ماوەی 2 ڕۆژە وەفدێکی دەستەی دەروازە سنووریەکانی عێراق بە یاوەری نوێنەری ژمارەیەک وەزیری پەیوەندیدار هاتوونەتە هەرێم. لە ڕۆژی دووەمدا هاتنە ئیدارەی ڕاپەڕین و دەیانەوێت لەگەڵ سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕین سەردانی مەرزی چێلێ بکەن لە قەزای پشدەر. وەفدەکە لە بەغدادی گەرمەوە گەیشتنە مەرزی نافەرمی چێلەی سارد و بەفراوی. دەیانەوێت دووربینی بۆ کارە هونەریەکانی ئەو مەرزە بکەن و ڕادەستی لیژنەی باڵاتری عێراقی بکەن. ئەو لیژنەیە هاتوون ئەوڕۆبۆ ئەوەی بزانن هەموو ئەو کارانی کە لە ڕابردوودا ئەنجام درراوە بەکوێ گەشتووە و تەقیمی خۆیان بکەن لەسەر کارەکانی ڕابردووە ئەو ملاحەزانی کە هەشیان و تاکو ئێستا نەتوانراوە جێبەجێ بکرێت پێمان بڵێن بەوەی بتوانین جێبەجێ ئەم بکەین بۆیە دەتوانین بڵین هەنگاوی باش بردراوە جێگەی دڵخۆشکەرە. واليوم نحن زرنا منفذ ئەمڕۆ ئێمە سەردانی مەرزی چێلێمان کرد و ناوچەی سفرمان بەسەر کردەوە و تێبینیەکانی خۆمان تۆمار کرد. دواتر سەردانی و کۆمەلگا دەکەین کە ڕێوشوێنە گومرگەکانی تێدا جێبەجێ دەکرێت. سەرجەم خاڵی جابیەکان تۆمار دەکەین و هەوڵ دەدەین تەواوی کێشەکان چارەسەر بکەین. ئەو راپۆرتەی بەرزی دەکەینەوە لە بەرژەوەندی هەموو لایەک دەبێت، واتە لە خزمەتی هەرێمی کوردستان و عراقیشدا دەبێت. ولخدمة العراق كان لجنەی دراسەی جەدوای مەرزیکێلێ. قایمقامی قەزای پشدەریش دەڵێت ئەو لیژنەیە توانای بڕیاردانی نییە و تا ئێستا خاڵی سفری مەرزی لە نێوان ئێران و عێراق دیاری نەکراوە. پەرلەمانتارێکی عێراقیش وتی پێشتر نەتواندراوە کار بۆ بە نێودەوڵەتیکردنی ئەو مەرزە بکەن کە جێی بایەخی گرنگی ئابووری هاوڵاتیانی سنوورەکە و کوردستانیشە. گەنا ئەم لیژنەیە ڕاستەکەی لیژنەی بڕیاردانیە وەکو جۆرێک لە جۆرەکان لیژنەی دراسەی جەدوای مەرزیکێلێ بۆی بزانێتکردنەوەی مەرزیکێلێ چەند بە قازانجراوە دەبێت چەند دەتوانێت سوود بە مەنتیقیەکە و بە حرەکەی تیجاری و کوردستان و بە عێراق بگەهێنێت. ئەو دەرگایەی کە لەم دوایانە دیاری کراوە کێشەی لەسەر ئێمە ڕووداوەمان کرد کە وەزارەتی خارجیەی عێراق لەگەڵ ئێرانە اتفاق بکەن لەسەر دیاریکردنی ئەم نقطە سفریە. بەشەکەی تری پێیوەستە بەوەی کە دوای ئەوەی هەموو ئەو پێداویستیانەی کە لە ڕووی فەرمانگەوە لە ڕووی ژێرخانەوە بۆ مەرزەکە پێویستە بێ و وەزارەتی داخلیە و وەزارەتی خارجیە موافقەتەکەن ئەبێ ئەمرەکە بڕاتە ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی اتحادی لەوێ موافقە بکرێ بۆ بەڕسمیکردنەوەی ئەم مەرزە. ئەسکاڵاکی زۆری پێدا بەستا ئێستا نەبووتە نێودەوڵەتی نەبووتە ڕسمی بەس گویا بە حیسابەوەڕەوە داتەوە ئینشاڵڵاکە لەمە دوچکە زۆر زەرورە و مەرزە بێتە نێودەوڵەتیش چکاشتومەکی کاڵای ئەو سنوورەی کە مەرزی شێلەیە بۆ خەڵکی منتیقەی ئیدارەی ڕاپەڕین و دەوروبەری زۆر پێویست و زەرورە. بە نێودەوڵەتیکردنی مەرزی چێلێ یەکێک لەو موژدانەیە بووە کە بەرپرسە حکومیەکان لە یادی کارەسادەکانی قڵازێدا بە خەڵکی سنوورەکەیان داوە. بەڵام تا ئێستا مەرزەکە هەر نافەرمیە و بربەستی پاسدارەکانی ئێران هەر لە شوێنی خۆیەتی هەموو کەس ناتوانێت بربەستەکە بە ئاسانی تێپەڕێنێت. دیاری نەکردنی خاڵی سفری مەرزی لە گرنگترین بربەستەکانی بە نێودەوڵەتی نەکردنی مەرزی چێلێ بووە. ئەم خاکە هەم عێراق و هەم ئێرانیش بە مڵکی خۆیانی دەزانن. ئەم وەفدەی ئەمڕۆژ لە عێراقەوە هاتبوو بەدەستی خاڵی گەڕایەوە و ئومێدێکی ڕوونیە لە ئایندێکی نزیکدا ئەم مەرزە بە نێودەوڵەتی بکرێت. ئاراز ڕەسوڵ، کەناڵی ئاسمانی پەیام، مەرزی چێلێ.